من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێ بێ بینەرانی بەڕێز و ڕۆژ و گرانی خۆشەویست. شاد و کامەرانین لە خزمەتی هەژاران و نەداران و خاوەن پێداویستە تایبەتەکان ئەم جارش پێتان شاد بینەوە. بەخشین لەم مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانەدا ڕاگەیان کە ئەوێت خزمەتی هەژاران و نەداران بکات لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. یەکێکیش لەو پرۆژانەی بەخشین بریتی بوو لە دابینکردنی کورسی شەحن بۆ خاوەن پێداویستی تایبەت. سپاس بۆ خوای پەروەردیگار و سپاس بۆ هاوکاری و کۆمەچی و دەستگورەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندا. توانیمان لەم مانگەدا چەندین کورسی شەحن بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان ئامادە بکەین و پێیان ببەخشین. بۆیە پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت بۆ ئەوەی هەژاران و نەداران و خاوەن پێداویستە تایبەتەکان بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناسوورەکانی ژیانیان کەم بکەینەوە. لەگەڵمانابن لە ئەڵقەی ئەم جارەدا بۆ ئەوەی بزانین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە توانیوێتی چۆن دڵی خاوەن پێداویستە تایبەتەکان خۆش بکات. ناوم قاسم سلێمان مەهدیە لە قادسەید و کەرکووکە ئازار ڕەحمە لە دایک باوکتان یاخۆ عەمرتان درێژ بێ. زۆر مەمنون لە هەمووتان لە گەورە بچووک. بەخشین یاخوا بەخێری لەسەر هەردوو چاوم کرد خێرتان بنووسێ یاخوا خوا ڕزقی هەمووتان بدا لەشی هەمووتان ساقی. ناوم مەلیعە محەممەد عەزیزە خەڵکی هەڵەبجەی تازن. وەڵی ئەوە خانەکەمانە بیبینە ڕێک کەس نایە تیا دانیشی. 4 ساڵە ئاوامە بەخوا ناتوانم چمە دەراوسی جوان دانیشم لە دەریاکە و خێراتنیانەکەم وتاوە. زۆر منمونتان بکەم ئاربانەتان بۆ هاوردن سپاستانەکەم. وڵی حەزمەگە لە جیادی عارەبانەکە خانەکە چاقم چونکە ئەوە داماین دایکم پیرەژنێکە ناتوانێت زۆر ڕێ بکە هەناسەی تنەوێ خوشکەکەم بەخوا ئایسا هەلە و دەشتە حالی نەزانانی ڕۆژە کرێکاریەکە. زۆر منمونتانە. خۆم کەوتم ئیتر کە لە کەوتنەکەەوە نەمێرا بچم بۆ دختەر وەختی ڕۆیشتمتیانڵە ئەبێ لە چۆپ تابی بڕینەوە قاچی. ئیتر فرە حەولیشم داوتم بەمۆن بۆ ئێران وچیت وەڵی هەرێ بیبڕین. ئیتر خۆ ئای هالی ئەو براژنمە نوێنانمان بۆ کایان پشکەم نوێ لە ماڵە یەکێ نێلام لێ بکات. قاچی سەناعی بەخوا 2 جاری چوون بۆ هەڵەبجەی شەید بۆیان نەگۆڕمتی وەڵی نیمانە ئا لە ڕێخوا بۆیان کردن تی وەڵی نیمانە. ئیسا ئەمەنە ناڕەحەتم یەک تۆز دانیشتم پێ و دوایی لێ یەکەمەوە تا مانیەکم دەرەچێت بە ناڕەحەتە ڕۆم. ئێستا لەو دەریاوە بچمە دەریام یە دەستم بگریام یە 3 جار دانیشم ئەو ساغە بچمە دەرەوە. ئیتر ناتوانم توانای ئەومە نییە گریک بدەمە خۆم جێلاوە حەل لە ماڵەوە نایژم چم بۆ یام خەسەخانەیان ئیشی دایرەیەکی بێ حکوومەت پێم ئەوی وە سیارە بەخوا هەر شکریشم لە ژێرباری خوا بەسنی دووبرای و ئەوە هەیە بەزەی پیامانەتێتەوە بەس بەخوا زۆر حەز بەخوا هەرچەند ئەمشە پێویستمە حەز بەگەر خانەکەم بۆ چاکریایی قوربانتانم یا خوانەی بەخشنتان نەبڕێ بۆ خاتری ئەو خوا ئەوەی ترتانە بداتێ دەردوو بڵانێ وڵی زۆر مەمنونتانم زۆر پێم خۆشە ئیسام عارەبانم دراتم وزانە سیارێکتان باوەدم یا خوا لەشتان ساقە خوا کارتان ڕاست بێری یا ڕەبی خۆ ئەوەی ترتانە بداتێ دەردوو بڵانەوێ مە دو ئەگەر توانیم پێ ڕۆمە دەروی یا خوا لەشتان ساقی ماڵتان ئاوایە خوایە لە هەموو شتێک بێوەرینەوە بۆ خاتری ئەو خوا ئەم مانگی ڕەمەزانە و نێترە ڕستاندا و لەشتان ساقی بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 0 960 961 11
سفر حوصە و هەفتان و 1965 سفر حوصە و 50 حوصە و 23 25 55. بەناوی خوای گەورە پێشەکەی دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم بە ئەو دیارێ پیان بەخشی و سوپاسیانەکەم خۆیان و ستافەکەشیان هەروەها دەستخۆشی لەو خێرخوازانەکەم کە ئەم یارمەتیان بۆ من ناردووە ئەوە لە 2004 من بەهەر بە عاربانە مناڵ پاڵمەنە ئێستا لەخوا بەزیابێ ئەم عاربانیان تێبەخشی و زۆر سوپاسیانەکەم و خوای گەورە پاداشتی خێریانداتەوە ئینشاءڵڵا. ئەگەر هەر بە عاربانەی تر ئەڕۆشتمە بێ مناڵێک پاڵی نامایان بۆ دایرێک ڕێی سایرە و چکی نەبوو ئەبەیەکێ پاڵی نامایە بڕۆشتمە ئێستا لەخوا بەزاییدە پێویستیم بە کەس نییە و خوای گەورە پاداشتی خێریانداتەوە ئینشاءڵڵا. جاری وا بوو پای عاربانەکە خراپە بوو نەتزانی لە شوێنەکە نەچاکە کرابەوە ئەبێ بە باوشتیان بەدیدایە لەخوا بەزیاوێ ئێستا ئەم عاربانیان پێبەخشیم خوای گەورە پاداشتیان دەتەوە ئینشاءڵڵا بۆیان کاتە توێشەیەک بۆ قیامەتیان ئینشاءڵڵا. من ناوم بەختیار ئەحمەدە دراوسێی کاک شوانەمە کە بەخۆم ئاگادارم کە جیرانی ئێمە نەباری تەندروستی باش نییە لە زگمانگەوە ئاوا بووە. ئێستا سوپاسی بەرنامەی بەخشینەکەین کە ئەو هاوکاریان بۆ کردووە. لە پێشتریشدا ڕاستی عاربانەکەی هەبووە بەس عاربانەکەی شکاوە ئێستاش بەهۆی باری ڕاستی بڵین کوڕە و باری پارە و شتویان باش نەبووە لە باری داراییەوە. ئێستاش عاربانەکەی شکاوە و گەو هاوکاریتان کردو ئێمە سوپاسیەوە ئەکەین خوا خێرتان بنووسێ. زۆر سپاس بۆی بەڕێزەوی شەر بەخۆی لە شایڕانی دانیشێ زۆر بە زەحمەت بوو لە ماڵەوە دووژن مەعەدەل پێیوە خەریک بوون بەس ئێستا باشەوەتی و عارباندان بۆ هیناوە بەخۆی پێی دەجوڵێتەوە جوڵەی زیاتر بووە و کار ئاسانیشە بۆ ماڵەوەیان ئێستا و فەقیرن هیچ بە ئاشخۆرێکیان نییە ڕاستیەوانیش داک و کچێکن و برایەک شتێ برایەکەش بۆ ماڵی خۆی هەیە پێشمەرگەویش بە پێی توانای خۆی یارمەتیانەدا بەڵام ئەویش دوو ماڵیش بە خۆ دەزانی لەو زروفەدا دوو ماڵیش بە زەحمەتە حەقەتەن ئەتو کەمەندامێکت هەبێ و وەعزیان بەم شێوەیە زۆر پێی دڵخۆشە کە ڕۆژانە ئەیبینم لە زادەکەی ئەڕوا بە پێش ماڵماندا دێ زۆر پێی دڵخۆشە کە ئەڕوا هەست بە بوونی خۆیەکە کە وەکو ئینسانێک دێ بۆ ناو خەڵک و بە زادەدا ئەڕوا و بۆ ناو ئێمە دێت و بەرعەبای برادەران نەکات و پێی دڵخۆشە ئێمە سوپاسی بەرنامەی بەخشینەکەین کە هاوکاری ئێمەیان کردووە وەکو جیرانێکی کاک شوانەی ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرکێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بشی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆشیان ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاوشێوەکانی خۆمان نێتەوە یاد بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشن بکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان
پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. ئەو کوڕمنەوە تقریبا 35 ساڵە عمری 2 ساڵ و نیوان ساغ بوو لە پاشەوەی وێلی هات ئەنهان شەگەر بەخۆی لێ نەخۆم بخۆی نێ بە مەدەری کەس نەبیوە میان نەتوانی بەخۆ هیچ سەحرەکان بکە بەس دەبێ من دەگەدا بێ بە مەدەری بیم نەزۆری ڕۆژ هەتا ئێوارش تاوە دەری ئەکە ئاڵی بم بە دەری و پیاسەم پێ بکە و زادەی مەجبورم پیاسە پێ بکەم و بین بۆ ماڵێ ئارێ وەڵا ئەو ژیانی ویە لای زۆر ناحەت و نەخۆشە بەڵام جا سارە نییە نەخۆ زۆر زارێندی بین خوا سماری کەمەوە قرسە بە تەلێما میان 2 ساڵ میان باش بوو دوایە لە وەی ئەن زۆری قەڵەو بە کسکەی دوایە لە پاشەوەی یوهێلی هات هەرزعی بوو هەرزعی بوو یعنی هیچ کشی بوون لێ هاتەمان لێنا بۆتن ناژی ئاخیریش یوهێلی هات هەندە سولاخەکە چوون ئەجا برن دکتۆری گوتی بەر بیتەوە بە سەمێشتیدا بەس گوتی بێ بە بەغدایە ئەمیش تەقتەوە منەبوو بەم بەغدایە چارەسەری بکەم کەتە ماڵێ دوانای ئەوم نەبوو بکڕم نەخۆ زۆر مەڕەقبەوەی بکەم لەبەرەوەی ئەگە بەخۆی لێ ئەخۆم زۆردا بخۆم نەخۆشییانە دڵم هەیە نەخۆشیە قودەوانم هەیە زۆردا لێ خۆم لە ڕێ ئەەکەم تااقەتم نییە ئەگەر ئەوە بیانی کام سێستانێم دەگەڵی بڕۆم وڵا توانم یەکەم دەمی پاڵێن بەڵازار لەبەرەوەی هەرش گیریە خۆ گەزی خۆ ئارەمانەیە مەجبورم یانی دەگەڵی بڕۆم بکەم دوانایشم نەبوو ئەوەی بکڕم مەجبورم هەرەوەم ئەوش وڵای پسڵمانە لە وەرگرتینە ڕۆیشتنەکە یانیەکان بە ساتر بەوەی بڕم نەبووی بۆ نەتوانم تااقەتم نییە ئەگەر بەوە بیرەوە خۆشترە و ئەنی زۆر من خوا خێرە بنووسی ڕەبی زۆر لێ مەمنونم دەست و خۆش بی ئەگەرەوە باشتر لە من تااقەتشم نەبوو بکڕم تا ئێستا بەس نەتوانای خۆم مەجبور بوو. ئەم ڕۆژ بەخشین توانی بە هاوکاری و کۆمەچی و دەستگیری و بەخشندەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست دڵی خەڵکانی خۆش بکات کە ساڵانێکە لە نەهامەتی و ناخۆشی و ناڕەحەتی شەو ڕۆژ بەڕێەکەن یەکێکیش لەو کەسانە ئەوانە بریتێ بوون لە خاوەن پێداویستی تایبەت کە ساڵانێکە چاوەڕوانی ئەوە ئەکەن یەکێکی خێرخوازی وەکو ئەوەی ئازیز و خۆشەویست بە هاوکاریەکانیان ژیانیان لە نێوان چوار دیواردا ڕزگار بکات و کورسێکی شەحنیان بۆ فەرهام بکات و بۆ ئەوەی هیچ نەبێت ئەوانیش وەکو ئێمە وەکو ئێوە بتوانن پێداویستەکانی خۆیان جێبەجێ بکەن خۆتان ئەزانن کاتێک کەسێک پێ ئەوترێ خاوەن پێداویستی تایبەت بێگومان وەکو من و وەکو تۆ وەکو ئەوانەی کەوا لەشیان ساغە ناتوانن پێداویستەکانی خۆیان جێبەجێ بکەن و پێویستیان بۆیە بەردەوام کەسێک هاوکاریان بێت بەڵام بەدابینکردنی ئەم کورسی شەحنانە بەشێک لە مەینەتی و ئازار و ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم ئەبێتەوە و ئەتوانن ڕۆژانە پێداویستەکانی خۆیان پێجێبەجێ بکەن. سوپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست، سوپاس بۆ تەواوی خێرخوازان لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، سوپاس بۆ ئەو خێرخوازانەی کەوە لە دەروی وڵات هاوکارمان، سوپاسی هەموو ئەو کەسانە ئەکەین کەوە بە بەردەوام هاوکاری هەژاران و نەداران دەکەن لە هەر کوێکی ئەم دنیا بن. داوەتان لێ ئەەکەین بەردەوام بن بۆ ئەوەی ئێمەش بەم شێوە دڵی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکان خۆش بکەین. تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.